بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتۆ گشت کاتێکتان شادمانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شادەمەوە بەو هیوایەی جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێن. پێشەوەی دەست بکەین بە بەرنامەکە فەرمون ئێوە و ئەم راپۆرتە. یەکێک لەو کەسانی کە لە چەند ساڵانێکی زووە وە خەمخۆرێکی شاری سلێمانی و کۆکەرەوە و شرۆڤەکارێکی ژیاری ناوبانگی هەیە و ئەرشیفێکی دەوڵەمەندی کۆکردوێتەوە کاک ئەکرمی ساڵحی ڕەشەیە. هەر لە مانگی نۆی ساڵی 1970 دەستی کردووە بە کۆکردنەوەی زانیاری مێژووی و لە ساڵی 1994 بە بۆنەی تێپەڕبوونی 200 ساڵ بەسەر دروستبوونی شاری سلێمانی کتێبێکی دەگمەن و ناوازەی بە ناوی شاری سلێمانی چاپ کردووە. پاشان ساڵی 2000 کتێبێکی تری بە ناوی شەوچەری شار و ئێستاش کتێبی ئەلبومی شار کە زیاتر لە 2000 وێنەی بڵاو نەکراوی تایە ئامادەیە بۆ چاپ. کاگەکرم کوڕی مەحموود ئەفەنی ساڵحی ڕەشەیە و دایکیشی فەهیمە ئەحمەد کەمال غەفوورە و هەردووکیان خەڵکی سلێمانین. کاگەکرم بەپێی قسەی دایکی ئەو ڕۆژە لەدایک بووە کە حاجی مستەفا پاشای یامڵکی مردووە. ئەم لەو ڕۆژە داواتە 25 ساڵی 1936 لە گەڕێکی پیرمەسوور لەدایک بووە. ساڵی 1943 دەچێتە حوجرەی شێخ حسێنی بەرزنجی و ساڵی 1942 دەچێتە مەکتەبی خالیدیە، بەڵام بەهۆی باروزروفی سیاسیەوە هەتا پۆلی سێیەمی ناوەندی خوێندووە. ساڵی 1964 لەگەڵ خاتوو گەلاوێژ نووری مەلاعەلی هاوسەرگیری کردووە و خاوەنی کوڕێکن بە ناوی هاوڕێ و دوو کچ بە ناوەکانی سۆز و کەنار. ئەم بنەماڵەیە خاوەنی کۆنترین سینەمای سلێمانین بە ناوی سینەمای ڕەشید و کاگەکرم لە ساڵی 1956 هەتا هاوینی 2006 خۆی ئیدارەی سینەمایی کردووە. ماوەتەوە بڵین کاگەکرم وە خەمخۆری شار بڕیاریداوە هەتا لە ژیان دەبێ بۆ کاری بە ئەرشیفکردن و پاراستنی کەلەپوری سلێمانی بەردەوام بێت. میوانی ئەم جارەمان خەمخۆری شار، پیاوێکی ماندووی بواری ئەرشیف کاک ئەکرەمی مەحموود ساڵحی ڕەشە ناسراو بە ئەکرەمی ساڵحی ڕەشە. بەنای بەرنامەکەمان و بەخێراتن دەکەین. زۆر سپاس بۆ ئێوە، من بەخێراتنی ئەوە کەم و سەرچاو هاتن. هیوادارم ئەم بەرنمەیەتان بەردەوام بێت، چونکە ئەمە باسی ئەرشیفی سلێمانی ڕابردووە کە ئەمە دەرێخا کە ئەمە سلێمانی خەڵکی ئەهلی زەوق بوون و هەمووی ئەرشیفێکی زۆریان هەیە وەک دۆکۆمنت. من بەتەنیا وە ئەزانم بەقە هەموو کەسێکم هەیە لەم شارە و پاراسوشمە و ئەشی پارێزم هەر لە مناڵیەوە خەریکی ئەمەم لە مناڵیەوە خەریکی ئەمەم و هەتاکو و ئێستاکەش لەم دەرفەتا ئەمەوێ باسیەوە بکەم کە من کتێبی شاری سلێمانی لە 1970 دوو کتێبم دەرکرد. لە 2001 شەوچەری شارم تەرکی قسە خۆشەکانی سلێمانی جاران، لە 2011 کتێبی شاری سلێمانیم دەرکرد 700 لاپەڕە 476 وێنەی تیا بە شیعرەوە ڕازاوەتەوە. ئێستا یەکی سیان لەژێر چاپایە، یەکیان لە دوای کتێبی شاری سلێمانی 2011 3 ساڵە لەژێر چاپایە، بەڵام زۆرە وردەکاری زۆری تایە بڕوا بکە هیچ هەموو کەسێکەگرێتەوە. ئەم شارە بە کوڕ و کچوو بە ژن و پیا و هەموو کەسێکگرێتەوە لە هەموو بارێکە. بەڵام ئێستا کتێبێکم چووکە هەر ئەیان و کەی دەرەچێ کتێبێکم ناوچێش کرد کە ئەم کتێبە بلای منەوە لە هەمووی بەخۆت ناوی کتێب هەر شاری سلێمانی ئەنجا دوای بەرگی سێمە بەڵێ بەرگی سێم. دوای ئەوەش بێجگە لە ئەوانە دوانی کەم ئامادەیە بۆ چاپکردن. دوای ئەوەش ئەنجا ئەرشیفی شاری سلێمانیم لە وێنەی ئەلبومی شاری سلێمانی. خەرمان بەرەکەت دیارە جەناب ناسراوی لەو بوارەیە کە کەسێکی ئەرشیفێستی، بەڵام چەندین وێنە لە دەور و پشتی ئەم پرۆژەی تۆ بێ. ئێمە یەکەم پرسیارمانەوەیە ئەم پیاوە کێیە؟ ئەم پیاوە ئەوە باوکمە، ئەوە ناوی مەحموود ساڵحی ڕەشەیە، مولود سلێمان ڕەشید پاشا کە لە دیاربەکرەوە هاتون لە ئەسڵە تێگەشی. ئەمە 4 برا بوون بە ناوی حەمەفەنی 1970 برایەکیان هەبووە ناوی
عارف بووە لە باوکم گەورەتر بووە ئەوە لە سەفەر بەلکە ڕای کرد عسکەری نەکرد بە تورک لە شارباژێر ڕق بووە ئەجا باوکم مالیدی لە دایبووی 1970 لە حەڤەی 5 پێ کۆچی دوایی کرد بە نەخۆشی بەڵێ ئەجا ئەمە لە دەورەی هینیشا بوو مەدرسەی ڕشتی عسکەری من ئەو کتێبەی کە شاری سلێمانی هینەکانی تایە هی 2011کە وێنەی زابتەکانی زمانی عوسمانی تایە شەهادەیەکی تایە دیقەت بەرە هی باوکمە من کردومەتە ناوی خۆ نەژێر نەمزوو تێبینێمەژدی عسکەری تەواو کرد بەڵێ بڵێ تەواوی کرد ویستی هند بێتر شەڕی جیهانی یەکەم بەرپا بوو ئیتر لە 1950 دایان خست ئەو مەدرسەیان داخست ئیتر قوتابخانە نەما لە کوردستانە بە تایبەت بڵێن لە سلێمانی هەتا 1920 کە کرایەوە دوای ئەوەی دوای بردومانی سەری کۆتایی 23 سەرەتای 24 ئیتر کە شەڕی لەگەڵ شێ مەحموود کە پێشەوەی کە حکوومەتی کوردستانی جنوبی وان پێوەکەوە هێن بکرێ ئیتر بۆ ئینیس دەستی نا علاکولین ئێمە ئیتر هەموو هین داخرا هەچی مەکتب هەیە داخرا ئیلا مەکتبێ لە زمانی 1920 کە مێجەرچۆن هاتەیەرە ئەو ڕسمەم لایە قوتابخانەی نمونەی سەعادەتە کاپتان هۆڵ لەو سەرۆ دەرسی ئینزیێڵێ ناوەکانیم هەمووی لایە قوتابێکن هەر هەمیانم لایە ڕاستەکەی کەواتە ئەو لە قەبی ئەفەندیە کە بە مەحمووفەنیوەیە هۆکەی ئەوەیە کە خوێنەوار بووە ڕژدی عسکەری تاوا کردووە بەڵێ مامیشم خوێنەوار بوو بە مامی کەشم خوێنەوار بوو بۆیە پیانەون ئەفەنی ئەوەشی کە میرزا بۆ پیانەوە میرزا لای تاژیرێک نووسینیان کتابەتیان بۆ کردو بەڵێ باش ئەی ئەم وێنەیەکی ئەوە وێنەی دایکمە باش باسێکی دایکمان بۆ بکە وەڵا وێنەی دایکم ئەمە لە 1940 لە دایک بۆە لە گەڕێکی دەرگەزیێن ساڵ لە باوکم مناڵتر بووە بەڵێ ئەو 1990 بەڵێ ئیتر ئەمە ئەچێت سەرهینی مزگەوتی مەلاغەپور لە گەڕێکی دەرگەزیێن دایک شێوی قازی باش ئەحمە کەمال غەفور زابتی زمانی عوسمانیە بێ ئەمە کە ئەویش لە باکۆوە لە باکۆ لەوێ شەهید دەبێت لە سەفەر بەرێکە باوکی بەڵێ هەر تاقە ئەمی هەوە هەر ئەو کچەشی هەبوو بەڵێ هیچرەوە نیە باوکی ئەنێرن دەوڵەتی عوسمانی ئەم ڕژدی عسکەری کە نادۆست ئیسیفادەی لە کوور کرد بە ئەو نردونی بەمدا بۆدا کاگەکرم پەیوەندی بنێوانی دایک و باوکی پەیوەندیشی چۆن بوو ئەوەی کە تۆ هەستێ پێە کرد یەکشت پێ بڵێم پەیوەندی من و باوکم و دایکم بەنسبە هەر منەوەنا بەنسبە هەموو مناڵەکانی کەشەوە بە حیاتی نەمدیوە قسێکمان پێ بڵێ هیچیان نەمدیوە زلەیەکمان لێبە لەبەر ئەوە ئێمە باوکمە خۆشویستو جەباسی ئەوەمان کرد کە ئێوە سەرەتا لە پیرمەسوور بوون ماڵتان بڵێ لە پیرمەسوور بوون لە خانوویکی خۆتانە و پێش ئەوەی کە باوکێ با بڵێن ئەو سینەمایە دابنێن ئیشیان چی بوو مامەکانێ باوکێ ئەمانە بە بنەچەکە هاتوون پیشەی ئەسڵی ماڵی ئێوە چی بوو پیشەی ئەسلی ماڵی ئێمە بڵێن قەسە باشی بوون باپیرم بەڵام ئەمان ساڵی ڕەشە بڵێ ئیتر ئەمان کەوتن ئەوەی کەوە بیر لە چی بکەنەوەتی پێستە و ڕێخۆڵە پێستا شوێنی ئێستای ڕەشە مەڵکە سینەما ڕەشید بە پێشەوەی کە لە 48 بڕۆخێ لە 50 بکرێ بە سینەما ئەوێ هینێکی تیا بوو جەمالۆنێکی تیا بوو پێستەیان تێ چاکردۆمانە کە وشکە بۆ ئەمانە چێش چاکێکرد حەمە ساڵحی عەزیمانە بابووی شەهید یاسین من بە دیارێ بوون دامی من ئەچوون مامۆستا یاسین بەڵێ مامۆستا یاسین کابرایکی حکایەت خوانیش بوو قسە خۆش بوو ئەو چاکێ کرد اینجا کە سەبتا کراومانە برا بۆ بەغا ئەو ڕێخۆڕێش ئەمە دوای ئەوەی کەوازیان لە پیشەی قەسابی هێنا خەریکی ئەمە کۆن یعنی لە هینەوە لە دوای ئەتوانم بڵێم لە دوای شەڕی جیهانی یەکەم ئەم پیشەیان وەگرتووە ئیتر دیارە چۆن ئەمەیاوە گرتووە لە چی هینێکەوە فکرەی شێ بۆ ئەمانە تەبیعی وردە ئەمە کارگەیشیان دانابوو دەکەس ئیشی تیا کرد لە وەختی نیوەشەوە قەساب حیوانی سەرە بڕی
لای دەستارەکە بوو کانیساریش هینێکی گنی بوو کانیسار من ساڵی 1950 ئەچوم هاوینان من بەتەنیا ئەچوم هەر بۆی فێر بمەوانە باشم حەزیە کرد مش حەزم ئەوەنە هین نەبووم بەڵێم قوتابخانە تەواوکەم و ئەو تاوا بکەم جا ئەو سەردەمە مانگی 15 دیناریشیان نامێ کە ئەو ئیشەمە کرد یعنی پارەی ڕئیسی دارەیە بوو پێست خۆشە کرد جەنابی نەخێر ڕێخۆڵە ڕێخۆڵە چاکرد ببینە سەر لە دایکبوونی جەنابێ فەرموود جەنابەت چەندی 1936 لە دایکبووی لە هەموو هینێکە یەکی حەوت یەکی 1936 بەڵام من پیان وتم خزم و کەس و کار و ئانەیکەوە یەکیان لەوانەیە خولەی ئەحەڕەشی دەباخچیە باوکی لەتیف و شەهید بوو لەتیف و ئەکرم جا ئەوە دایکیشان خزممانە ئەمە وتی ئاماژنم دایک وتیان وەختی خۆی تۆ لە وەختێ لە دایکبووی کە حاجی مستەفا پاشا ئەمری خۆی کردووە ڕۆژی جمعە بووە ئەو ڕۆژە کە بەڵێ ڕۆژی جمعە 25 یەکی 1936 ئەو ڕۆژەی کە هاتوورتەوە تۆ لە دایکبووی بەڵام ئەوان تاریخیان نەزانێ هەتاکو و نامیلکێکم دەستکەوە هی ساڵی 44 کە عەبدولعەزیز ئامۆلکی کوڕی حاجی مستەفا پاشی دەری کردووە لەسەر باوکی ئەدوێ 25 یەکی 1936 جەنابتان لە پیرمەسوول لە دایک لەگەڕێکی پیرمەسوور شوێنەکەش ماوە خانۆکە ئەو ژوورێشی کە من لێوە هین کافتریای زەردەشت ئەوە ماڵی خزم بووە ماڵی ئوسواغا ماڵی مستەفاغا کە لەگەڵ باوکمە خوشکەزا و برازا هین خاڵۆزا و پرزا بوون ئەو مەجی قالی حەمامتی ئەو مەحاجی ساڵحی قالی حەمامتی ئەوانیش هەر لە گەڕەکا بوون ئەوەش لەگەڵ باوکمە پرزا بوون پرزای یەکتری بوون هەمووی لە گەڕێکی کابووین باش ئەم وێنەیە ئەکرەم مەحموود ساڵحی ڕەشە سنفیەکی ئیبتیدایی لە مەکتەبی خالیدیە کە لە شوێنی سینەمای دڵشادا ساڵی 1944 گیرا بەڵێ وایە کەواتە جەنابتان لێرە 8 ساڵن بەڵێ ئەمە ئەو ساڵێک کە چوتەتە مەکتەب بەڵێ یەحافەنی چوم ڕستمیان داواکە چوم لە یەحافەنی بۆی گرم و بردم ئەوە دوایی بەڕێی جەنابێ بەڵێ یەحیافەنی کۆنترە یا مەحموفەنی وڵێ هەردووکیان هاوتاییەکن هاوتاییەکن ناتوانین بڵین چووکە بووە هەردووکیان دوای هەرسێنانی دەوڵەتی عوسمانی لە 1916 کە ڕۆشتنەوە بە خۆتیارەوە هی نەبووە هەتا ڕۆشتونەتەوە ئیتر گرانیەکە هاتۆ بەسەرا چونەتە ماڵان کە گرانی بووە بۆ گەنم و خواردنەوەنە گەڕاونەوە خەڵکی شاردوێتەوە ئەوە مەسەلەیەکی کەیە ئەم وێنەیە گرت چوویتە مەکتەبی ئیبتیداییەکە ناوی چی بوو خالیدیە چی بوون ئەوانەی کە لەگەڵ تۆ هاوسنف و هاوتەمەنی تۆ بوون لە پیاوە ناودارەکانی ئێستا وەڵاهی با پێ بڵێم یەکیان ماوە حەمەسەئی مەلا عومەر بازاری سۆس ئەوە ئەجا خەسرە و شاڵی خوا ئەفریقا سەرۆکی زانکۆی سلێمانی بوو کەمال شاڵی دکتۆر کەمال شاڵی دکتۆر کەمال ئەحمەد هین کەمالی حاجی مستەفا کە بوو بە حاکم بەڕێوە بەر بوو کاکە کرێمەوە کێ مەچەی مەولوو خوا ئەفریقا باوکی هیوا و هێمنی زەرەنگەر بەڵام ئەو وەختە چوو بوو بە نەخۆشی بۆ بەغا لەوێ نەبوو وێن سەفەنی هەبوو جێگری ئەو بوو یونس تۆفیق بەڵێ ئەم باسێکی ئەم وێنەیەمان بۆ بکە ئەمە نەعیمە خان فەهیمە خان دایکمە فەهیمە خان و فاتمە خان 65 لە سەریم نووسێ لەم کتێبە بڵاوە بێتەوە خزمەتی ئەوسا چۆن بوو ناوی خزمەتێکە دەرەجەی خزمەتێک کە زۆر کەس نایزانین لەبیرەچێتەوە هەمووی نووسیوە ئەم جارە شتم پیان نەهێشتێتەوە ئەمە لێرە خەریکی برنجە بژێرن وەنیە بڵێ برنجە بژێرم برنجی کوردی هی ئەوە نەبوو هی ئەم لا نەبووستا بڵێ هەر برنجی کوردی هەبوو جۆری چی ئەو کاتە لە برنجی کوردی کاکەم بەناوبانگ بوو وەڵا برنجی بازیان و چەوتان هین چی پێڵم ئەمەی بەغنی خێڵان بانی خێڵان ئیتر پیازی ئەواڵان ترشی کرکە سماق دووپشکی عربەت ڕێوی قەمچوغا ئەمانم هەمووی بڵێ باشە کاک ئەکرەمن ئەمەوێ لەسەر مۆزۆعێک پێداگیری بکەم ئەمەوێ ئەم بەرنامەیە جەنابێ جا لەو بەرنامانی تر کە بینەرانی بەڕێز بینیویانە
زۆر تەرکیز نەخەمە سەر ژیانی خۆت لەبەرەوەی کە جەنابە ئەرشیفیستەوە پیاوێکی 50 ساڵە بە قەولی جەناب و بەشایەتی ئێمە خەریکی ئەمە بەڵێ ئەمێ زۆر زیاتر لەسەر ئەرشیفی جەنابە قسە بکەین پێش ئەرشیفەکە ئەمێ باسێکی ئەم وێنەیە بۆ بکەین ئەم وێنەیە بەهاری 47 داوا لە کۆسەی چەم بەڵێ کێ نەمانە ئەوانە لە پشتیشی نووسراون ئەوەیەکیان ئەوە مامە یەکیان پرزامە یەکیان حاکم پایەقی ڕەشەمە ڕەحمەت کە خزمە خۆتی تیای مامۆستا بەڵێ خۆمی تیام جەنابەتی ئەوە تا لە پێشەوە دانیشتوی لە پێش ماسی بەدەستەوە بەڵێ ئەمەیان یەکەم ئەوەی پێشەوە ئەوەی پێشەوە ئەوەی لە هەمیان مناڵترم ئەمەی دووەم لەم فاینلێکی علاگەشە بەڵێ بەڵێ ئەچون ئەو کاتە بۆ ماسی گرتون و ئەوانە لە دەوروبەر سلێمانی بەڵێ ئەوەیە لێرە سلێمانی خەڵقە چوو بۆ چوە بۆ سەیران بۆ کارێزی ئەجزاغا دوولولەکە ئەمەی مەخزەنەکە بۆ ئەوەی هینی عەلی کەمال بۆ کانیبا بۆ مشیراوەکە چواردەوری ئێستا هەمووی چۆتە گەڕێک تێگەی بۆ ئەوانە ئەچون ئەجا ئێمە ئەوسا ینی بەناو دوور بووە سێرانێ بۆی هەموو کەسێ نەیتوانێت بشتوانێ ئەوەی نەبووە بچێ بۆ ئەوێ ممکن بە پاس قەمەرە چوو بین یەکێک لە گۆڕانکاریەکانی ژیانی مێژووی ژیانی ئێمە گۆڕینی حکمی مەلیکیە بۆ کۆماری بە قیادی عەبدولکەریم قاسم ئەوە ئیتر ڕووداوێکی گرنگە لە چوادەی تەمموزە زۆر لە ئەرشیفەکەی تۆ گرنگی بەم مەسەلەی ئادەی ئەوی چییە؟ وەڵاهی هەموو ڕژێمێک گۆڕانکاریە بەسەرە ئەوەنە ئەڵێ باشەیە باشتر هەیە زۆر باشەیە خراپ هەیە زۆر خراپەیە زۆر خراپتریش هەیە ئیتر کە باسی زمانی هی نەکرێ حکوومەتی ڕژێمی مەلیکی ئەکرێ ئەڵێن ئەو وەختە دنیا وا بۆ باش بۆ چی بۆ چی بە بەڵام ڕاستە باشەکەی چی بە لە چاو سەدامە لە چاو حکمی سەدامە نەک لە چاو عەبدولکەریم قاسمە ئێمە ئەوە تا بۆ نمونە ئەوە لەوێ ئەرشیفێکە وەختی خۆی کە ئێمە 50 ساڵ لە 50 ساڵی لە 48 ئەوێ ڕوخا شوێنی سینەما ڕەشید لە 50 لە 49 دوکانەکانی دەوروپشتی تەواو بوو لە 50 سەرێکی گرە و ئیشی کرد بە پلیمی غەرامەتی قام بە ئەسمەهان جارێ لەسەر مەسەلەی سینەماگە قسە ناگە حەز دەکەم لەسەر ئەرشیفێک قسە بکەم کە باسی ساڵی 1950ەکە ئەم ڕێز عەرەفای کێیە؟ ئەمە خۆشەویستی منە ئەمە ڕێز عەرەفا ئەحمەد وەختی خۆی لە مەجلەیەکە تیا بوو مەجلەیەکی هین دەرێ کرد لە هینەوە هاتوون لە میسرەوە هاتوون چوو ئەم یەکێ بوو لەگەڵ دووسەیەکی کار کە زوباتی سەبووە لەگەڵ سەبرەی تەموزە ئەوە لەگەڵ ڕێز مستەفا عەبدوڵڵا کە خۆیان کردۆ بە قەسری هینە لە پەنجەرەکۆ چۆن هەمووی بە تەفاسیری بە ڕسم و بە هینیش لامە یعنی بە مقابلە ئەوانە شتم زۆرە بەڵام ئەمە ئیشارەت ئێمە حەقی ئەمەیە کە ئەم لەگەڵ یەکدوانێک شەیە دووسیکە هەیە کە ئەوش ئەمری قورآن کردووە لە خەڵکی بنگرد و ئەمانە بەس پێم وابێ ڕێز مستەفا لە ژیانە ماوە بەڵام نەخۆشە و بەڵام بێتاقەتەوە ئەمانە من هەر ئێستا شەرسەردانی ئەمە وێنەی ڕێز مستەفایەکە یەکێکە لە ئەفسەرانی ئازادی خوازی شۆڕشی 50 بەڵێ لەگەڵ زعیم عەبدولکەریم قاسم ئەمە لە هیندگیراوە لە مەعسکەر ڕەشی کە سەورەی تەمەز بوو کە تەقەکرا لە قەسر ڕەحابا ئەو پێشەشێکی بەرکەو بردیان بۆ خستەخانەی عسکەری لە ڕەشید خستەخانەی ڕەشیدی عسکەری ئەوە عەبدولکەریم قاسم خۆی چۆ بۆ لای ئەو ڕسمەگیراوە بەڵێ بیرن نییە با بڵێن ڕێز مستەفا لەو کاتە پلەی چی بوو؟ ڕئیس بوو سێنەجمە بوو کەواتە نەقیبی ئێستا بوو یعنی یەکێک لەوانەیە ئێمەش وەکو کورد بەشداریمان کردووە بەهۆی ئەو پلەدارە عسکەریانەوە لەو شۆڕشە با شتێکش پێ بڵێم هۆی سەرکەوتنی شۆڕشی تەموز عەبدولکەریم قاسم و خۆی دایکی کوردۆ لەگەڵ مەهداویە دایکیان خوشکەوت لەگەڵ محەممەد عەلی جەوادا ئەوەی کودەتاکەی 1936 و بەکر سدقی کرا لەگەڵ بەکر سدقیا ئەوە پرزای مەهداوین کە کوردی لە پشکۆ هاتوون لە سنووری
کووت و ئەوانەوە وەختی خۆی هاتوون بۆ شەترە و لێ هاتوون بۆ بەغا لە فەزل گەورە بوون و ئەمانە ئیتر ئەمە وێنەیە ئەو سنوورە لە کووتەوە تا بەدرە و جەسانویەتەوە خانەقین ئەوە سنەری کوردستان لەگەڵ ئێرانە بڵێ ئەمەش هەر لە ئەرشیفی جەنابتایە بڵێ لەم ئەخیرانە بڵێ ئەمە لەم ئەخیرانە بۆ هین بۆ ئەوەی کە حەقی بەمێت چووکە شتێکەیە تۆ تەسەور ناکەی ئەم کتێبە بادەرچیە ئێستا ناتۆم لێرە باسی بکەم وتم با هەتا زۆر بابتم ڕستێکی بگرم لەگەڵ خۆمانەوە بڵاوی کەمە بزانە چی کردم کابرا خەتخۆشێکی وا نییە چاپ وا جوان دەری نایێنێ وێنە کێشێکە بڕوان ناکەم لەم کوردستانەیەکەوە بێ بە شتەکان خۆی هاوارەکە باتی من هەمووی بڵاو جەنابتی ئەوەش ئەوە کچەکەیەتی بەڵێش کچێتی ئەوەی سازانی ناوە کچێت سازانخانە لێرە ڕێز و خۆش وە شاعریشە وێنە کێشیشە خەتاتیشە هەموو شتێکە باشە کاگەکرم ئەمانەوێ ئێمە زۆر زیاتر بچینە ناو قوڵایی ئەو وێنانی کە جەنابەت باسیەکەی بەڵام پێم خۆشە ڕێگام بە وچانێک وەربگرم خۆشەویستان وچانێک و دێرەوە خزمەتتان کاگەکرم پێش وچانەکەی مە باسی بە درێژی باسی هەندێک ئەو مفرەدانەمان کە خەڵک بەکاری هێناوە بەڵام ئێستا ئەمەوێ هەندێک بچینە سەر مەوزوعی سینەماکە بڵێ ساڵی 1950 ئەم سینەمایە لە سلێمانی ئەکرێتەوە بەڵێ ئێوە پێش ڕەشید ئێنە سیروانن سیروان لە 58 کرایەوە دڵشادی لە 16 حوتووە بەڵێ 16 کەواتە ئێوە یەکەمین بەڵێ یەکەمی سینەمای شتوی بڵێ کە ئەمە لە 48 ڕووخە لە 49 دوکانەکان تەوا بوو لە 50 تەوا بوو یەکەم فلیمی ئیشی کرد فلیمی غەرام و ئینتیخام ئەسمەهان و یوسف بابلی و بەشار یەکەم جار ئەم بیرە بیری چیە بوو لە ناو خێزانی ئێوە کە ئێوە وەڵام باوخۆوان هاتوچی بەغان زۆرە کردومانەوە باوشم چۆ کە ئەم ڕێکۆڵەتی جارەتیان کردو چۆ بۆ بێری بۆ شەریکەی ئۆپن هایمەر لێەوە ئەو کوڕی ئامۆزام عزیزی ئامۆزام چۆ لەگەڵەیە ڕسمی شەیە کە چۆ بۆ ئەوێ لەوێ ئەم ڕێخۆیاڵانیان لە ناو پێستا کە هین بەوە نردویانە بۆ ئەمریکا لەوێ بیرمیە لە چلوونوانە لە چلوونەوە بیرمیە هینیان بۆ هات پیان وتە ئۆتۆمبیلێکیان پێشکەشکەن ئەمە ئۆتۆمبیل وشتمان ناوێ سلێمانی ئەمەنەیە و سایق و نازام چی ئەمە هینیان نەکرد سعاتیان نرد سعات و پاندان سعاتێکی تیا بۆ هی بەرباخەڵ لەگەڵ پاندان لەگەڵ سعاتی دەستی من هینێکم بەرکەو پاندانێکم بەرکەو ئەمە کە ناربیان لەبەر ئەوەی نەوعەتی هینەکە تەقدیری نەوعەتی ڕێخۆڕەکە لەوێت زۆر گرنگ بووە لەبەرەوەی بۆ تەلی ئەمەلیات بەکاری هێناوە بۆ هینی عود و کەمانچە بەکارێن هێناوە بۆ باستورم و ئەمانە بەکارێن هێناوە مامۆستا یەکەم جاریش هەر ناوی سینەمای ڕەشید بوو نەخێر ناوی سینەما ڕەشید نەبوو قەرانیان بێن ناوی سینەما بێستون بێستونە ساڵۆنەکەش بەڵێ ئەوەتان نووسراوە ئەمە لەم ئەخیرا کە هەڵۆشایەوە لە 2006 کە ئیشی نەکرد سینەما ئیشی نەکرد کاکە هەموو ڕۆژێ حەزەکات چۆڵ بێ پڕ بێ لە خەڵق عینی مەسرفەیە تۆ هەموو ڕۆژێ 1000 دینار بیت لە ساڵێکە 365,000 دیناری یعنی زیاتر ئەو مەسرفەشی هەیە ئیتر مەجبور و داماخست کە خەڵ بینەرنەیە ئیتر خۆ ناوی فەرمون ناوی چی بوو ناوی وێستون و لێی نووسراوە تا ئەوە ئەو برامی شێخپەرەج کە ئەڵێن دایکی خزممانە ئەوان دەزڕنجین ئەوان لەحیمان کرد لێشیانەوە تا لێ نووسراوە دوای بوو بە سینەما ڕەشید حکوومەت بۆش رازی نەبوو ڕەشیدەکەش رازی نەبوو هەتا بڕوا کەس سینەما هین بازاری سەلاحەدینیش ویستیان ناوێکی بێستون و شتێکی وای لێ بۆش رازی نەبوون ئەو کاتەش ئەو بێ ماڵەتی کاکە وەزارەتی ریکلامی یەکێک لەو هینانە بەڵێ لەوانەیە کە ئیشمان پێ حسێن کورد ئەمە ساڵی ڕەنگە و ڕەنگە ئەوە تا ساڵی 50 چونکە لەوە پێش کورد سکۆپ ڕەنگاڕنگ بڵێ سکۆپ لەوەن بڵێ من هەمە لەو ئەرشیفم زۆرە کاک ئەکرەم وێنەکان هی ئەو سەردەمە زۆر جوانن
ئەمەش هەر وێنەی ئەو کاتەیە کە لە سینەماکە خەڵک دانیشتووە بڵێ کە ئەمەیەکیانەمەی ئەم لامە نەوزاتی ئامۆزامە کە ئێستا لە دووبەیە ئەوەی کاگەکرم خۆشتی تای ئەمە نا لە شوێنی کاتیان ئەمە کە من لەوێ نابم بەجارێ خۆیان خەڵک ڕستمەگە ئەوی کەش سدیق ئەبوشوار بە برای مەجی خاڵی حەمان پێ لە باوکەوە ئەوی شەرخزمە ئەوە لە لامان بوو لە سینەما ئەوەش نەوزاتی ئامۆزامە بەتەنیشتەوە ئەمەی پاڵتۆکەی لە ئەمەی دانیشتۆ لێ یەکەم باش ئەم وێنەیەوێنیشی جوانە ئەمە مالیدی 1940 بوو ئەوە حەمە عەلی عارفی حەمە عەلی حەمەی وەستا عەلی دەلاک ئەوە برای ئەمیت ئەحمە کە ئەمە دوایی بوو بە وێنەگری کامێرای سینەمایی لە زانکۆ ئەمە 3 ساڵەمە پێش ئەمری خی کرد ئەوە شاگردی هین بوو بڵێ سەلا حکمت بوو ئیتر لەو ساوە فێری ئەوە بوو بەڕاستی وێنەی جوان جوانت هەیە ئەمە وێنەیەکی ترە لەو وێنانەیە پێم وابێ جەنابتی لە ئیدارەی سینەماکە دانیشت بڵێ ئەوە جەژنە دانیشت من و کاک جەمال ناسا بە جەمال ڕەشۆشەکە بۆچی ناوەکووری یەکێ لە سلێمانی ناوی لێنرا دایمی جلی ڕەشی لە بەرەکرد ئەمە ژوێنەیەکی ترە بەڵام بە پەڕەموچ ناکە بەڵام ئەوە مەحمووی مەلاژنە کە پێرێکە ئەمری خوای کردوێ ئمڕۆچین بە تازیەکەی ئەوە دەوڵ و زورنا و تەختەیەکی گر بەدەستێەوە فلیمی ئەمیر ئەرسەلان یان فلیمی حسێن کورد بە ڕنگ بە تەرجمەی عەرەبی لە سینەما ڕەشید ئیژەکە 500 دانەمان بۆ تەبع کرد و مناڵە بە دوایەوە بڵاوێ کردەوە وەکو ڕیکلامێک بۆ ئیشەکانی سینەما ئەمش هەر وێنەیەکی تری جوانە پێچێهی کاتی لە بەر سینەماکە بێ بەڵێ ئەوە هەر لە ساڵی سینەماکەیە ئەوە ساڵحی بە سابستەیە کامیان ئەوەی ئەمەی بابڵێ کەواکەی لەبەرە بڵێ ئەوە چاخانەی بە ساڵحی وە سابستە ئەوانش لە پشتۆ نووسراوە ئەویان ڕزاقی عارفە ئەویان عەزیزی ئامۆزامە ئەویان جەمیلی مەحمەد عێراقیە ئەوەشیان حەسەن حەمە ڕەشیە کە بیتاقەیە پڕژلامان ئەوی شانوازان مەحمووی مەلاژنە ئەوەش بەڵێ کاک مەحموود مەلاژنە بە کراسێکی سپی گوڵگوڵیەوە بڵێ ئەمەش وێنەیەکی زۆر جوانە گیراوە ئەوە حەزەکەم لە پێش ئەوەش پیشتان بێ ئەمە فلیمی یاخیبوونی ستار دوای فلیمی خولەپیزە 80 ڕۆژ فلیمی ئیشی کرد ڕۆژی 4 ئیشی کرد 80 ڕۆژ 8 چواری سیبدو تفە هەڵایە ناکەوتە عرض دوای ئەوە یاخیبوونی ستار ئیتر فلیمی لەوە پێش فلیمی کە شەڕی عێراق و ئێران بوو فلیم نەبوو ئەمە وێنێ ئەوەی جوانە ئەمە دەسێنێتە ژوورەوە بۆی پارەکە باو بیتاقەوە بەڵێ ئەوە عەلی خزممانە ئەوە دوو کەس بیتاقە یعنی بە دوو کەس فریان ناکەن بە دوو کەس فریان ناکەون ساڵۆنەکە نیە لە دەری شەوت بە هەڵای ناکەوت ئەمە ئەو قەرەباڵخەیە کە ئەو قەڵەباڵغەیە کە خەڵک چاوەڕێکە کە بەتاڵ بێ خۆیان هجووکە ئێمەش ئەچوین لە خاپی ئەومانە کرد بۆی هین دروست نەبێ بێنە دەرێ و بەرامبەرێک بەیەکە ئەرشیفی جەنابێ ئەوەنە بە بڕشت و ئەوانەیە ئەمەی لە پشتەوەیە ئەمە کوێیە و ئەمە ئیدارەی سینەما دایمی مشتی شەمنووسی هەمووی نەسیحەت و هەمووی وتەی شاعیرەکان و ئەو جۆرەشتان پێشەوەی بینە سەر هەندێک ڕسمی تر حەزەکەم پرسیارێک لێ بکەم کاگەکە بڵێ ئەمە کێ لەگەڵ تا کاکرێ وەڵا ئەوە دایکی هاوڕێیە ئەوە کچی ئەو نوریەفەنی مەلا عەلی ئەونێفەنی هەمەی ئەونێفەنی و بەهجەتی بەڵێ ئامۆزاییەکن مەلا عەلی کەواتە ئەمە خەزورتە بڵێ ئەوە خەزورمە چۆن گەلاوێشخانە نازی من ئەڵێم لە پەنجاوەوە گیرام کە ئەو عانم مەقودی نەبوویێنەوە تەفاسیلەکەی دوور درێژە ئیتر لە 6 شوباتی 63 لە بەسرە بووم جەمیلیش ماڵی بەهجەتی ماڵی هەمەی ئەونەپەنی لە بەسرە بوون کە زابت بوو ئەوانی شاتبوون بۆ سەردان پێکەوە ڕۆشتین وەکو ڕەفیق وەکو خزم و ئەمانە ئیتر لەوێ مەسەلە هەر ئاوا هیچ بە خەیاڵێکیش نەبووە یعنی کە بڵێم
بەڵام من کە دوای 63 هاتمەوە کە لە 6 لێ بووم لە 7 لە بەغا بووم لە 8 شوباتی 63 ئاگاشمان لێ نەبوو لە ماڵی باوکم ئەمە سەرپولکەکەی سژن خەونی سنتەری خەونەکان لەوێ ئیتر دوای ئەوەی کە من بەر بووم ئەمانە بیستم ڕامکوچۆغە و ئەمانەم کردبوو بچمە دەری پیان وتین ئێوە ئەبێ بچنە دەرەوەی شار ئیتر من وتم 4 ماوەنی ئەوە بۆ پێش مامەیە سەردانێکی بەغاو نەکردو ئەچم مەسلەی سینەما و خەزەی ئەمانە هینەکەم خۆ بێ یەکێ بێ فلیم بنێرێ و فلیم بێنە ئیتر من هەشتی حوزێرانی 1960 ڕۆژێ پێش نوۆی حوزەرانی و محکەمەی وادی ڕۆشتم بۆ بەغا لەگەڵ جەمیلە لەگەڵ جەمیلە کە من چوومە بەغا نەمانزانیوە شەو کە چوینەتەوە بەیانی هاتی نەخواری تەماشەمەکە لە ئوتێڕەشی لە شاری عەرەشی جەماعەتی چکە لەسەر میزەکەن سەیرەکەن چوومە ئەمە ڕوویاوە لە سلێمانی فەرتەنەیە ئەمەش ئاگامە لێنێ ئیتر عفو ببێنەوە سەر مەوزوعی گەلاوێشخان بەرهەمی هاو سەرگیریە چەند مناڵن و ئەمە کامیانە لەگەڵتان ئەمە هینە ئەمە سۆزە کچەکەمە کەواتە مالیدی هەفتایە نۆبەرەکەتان ئەوە نا کاک هاوڕێ هاوڕێ ئەمە کاک هاوڕێ لەگەڵ جەناب بڵێ ئەوە لە هند گیرەوە لە ڤارنا بڵێ لە بلغاریا بڵێ باشە ئەمە ئەوە هاوڕێ یەکی 5 بەڵێ ئەمە کامیانە ئەمە هینە ئەمە من و سۆزەخانە دایکێتی لەگەڵ سۆزەخان سۆزە کچم لە 11 ئازاری 1970 لە دایک بووە ئەوە لە کوێت گرتمانە کشتەوەی نووسراوە کاک هاوڕێ و سۆزەخانە بەڵێ ئەو کەنار نەبوو وەختە کەنار ئەمە کەنارە کاگەکە بەڵێ ئەوە کەنارە لەو ئەمرا ئیتر من هینم کرد لەم چۆتە بابڵێن بەرگی ئەم گۆڤاری ڕەنگی نەشەوە بەڵێ وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی دەستی خۆش بێ هەندێک وێنە هەن بۆ ئەوەی کە بەڕاستی فریاب بکەوین چونکە بەرنامەکە نەوەک ئەوەندەی نەمابێ هەندێک وێنە هەن زۆر ئەرشیفی و جوانن ئەم وێنەی حەزەکەم بە درێژی باسێکی ئەوە زۆر گرنگە لای من و پیرۆزیشە ئەوە بڕاوکردی ئەمە یەکیان لە ڕاستەوە کە سەیرەکەی ئەمە عومەری نەعمانە ئەمە عینەکەی بەڵێ لە دایکبووی 1993 باش ئەوی ناوەڕاست عەزەبابیە لە دایکبووی 1970 لە تەنیشتی علی دەدەیە لە دایکبووی 1970 هەرسێکیان ڕەفیق بووی ڕەفیقی دایمی بوون حسابیان کرد کە من مقابرد من لەوە پێشی ئەمە علی دەدە لە دوکانەکانی ئەمە بۆ چوتن و هینێ جگەرەی کوردی دایمی ئەچوومە دایمی ئەچوومە لایەن ئەنجامانە هاتن بۆ لای ئیتر 10 ساڵ لەگەڵیانەوە ئەمبردن بۆ گۆژە بۆچوە ئیسیفادەم زۆر لێکردن ئیتر قەرارمە لە 15 و 16 1970 لەوێ دوو کابینەم گرت لە دوکان کامێرامە ئەو حەمە عەلی کە ئێستا باسم کرد ئەو کامێرەی هینی هێنا جەلالی عەبدوڵڵا جەلالی حاج عەبدوڵڵا بەڵێ جەلال و ئەو کۆمەڵەی کە ئێستا هینا خاڵە حەمە پەرەج و بۆ قسەکردنەوەمانە ئەجا من تەقریبی لەگەڵ ئەوەی عەلی دەدا 7 سەعات دەبێ لەگەڵ ئەوەی ئەو لەوێ گرتم عەزەبابی نەهات عەزەبابی پاش لە 89 گرتم لەبەر ئەم تارمایەی ئەم ژووری ئێستاکەتیان ئەم وێنەیە ئەو ڕۆژەیە کە چاوەڕێی مەلیک فەیسەڵەکەن 55 مەلیک ڕسمی کەشم لایە کە ئەمە دارتاشە ئەمە خەسابە ئەمە نازم چێوانەشم هەمووی لایە کە چاوەڕێی مەلیک فەیسەڵ بڵێ مەجموعەکەنەوەی چاودێریەکەن لە بڵێ ئەمانە ئاینەکان وابێ ئەمە لێرەوە یەکەم لەم دەستەوە هەمەی قەراقی نەخێشم هەمەی خاڵە بەڵا ئەوژی تێ یەکەمیان باش ماڵی ئێوە بەڕاستی ئەبێ ئەم وێنانە لە ماڵی ئێوە هەبن ئەم سیارەیە چییە مامۆستا ئەمە سیارەی هەر ئەوە نەبووە ئەوە لە گوڤاری لەو گوڤارەتیاتی کە هێناومە ئەگەر یارمەتیم بی ئەمە خاوەنی ئەم کتێبەیە بابە بیبینن ئەوە لامە ڕسمەکەشم هێناوە لەگەڵ خۆیان
لە 2004 وازم ئەمری خۆی کرد عمری 100 ساڵ زیاتر بوو ئەنجا ئەمە لەگەڵ هینە هاتووە ئەمریکیش بووە لەگەڵ احتیاجیش نەبوو بە زابطی کاتۆ بۆ شەڕ ڕشتیوە یعنی وەک سوحوفیە گۆکینەوە چۆ لە کڕکویشیش گرتوەتی ئێستا ساحبی ئەرشیفێکی دەوڵەمەنە کوڕەکەی بەهۆی فێسبووکی جەماعەتی هین ئەمەی هینی جاران سلێمانی جاران نەخێر کورە پەیجی جاران پەیجی سلێمانی جاران ئەوە من دامەزران ئەوەش کرد من بە یەک ئەوە تقریبی لە ساڵێکە بەس خزمەتێکی گەوریان کردووە بە ملیۆن ڕسمیان پێیا کرد بە ملیۆن دەستیان خۆش یەگەیشی ئەنج ئەوە یەکیان ئەمەیە دووبارە نادێتەوە نادێەوە ئەو ڕسمان گەزە بەڵێ ئەوە چوار مدەڕایی هیچیان خاوەنی ئەو ڕسمێک کە هێنام ئێستا دیار نییە کە لەوێایە لەوێ وتم هێنام لەگەڵ ئەوە کەواتە دەوێت جەنابە پێمان بڵێ ئەمە لە ئەرشیفی ئەو ڕۆژنامەوانەیە کە لە بیستەکان هاتوو خۆی ڕسمەکانی گرتووە کورە لە هینە گرتوتی 1970 گیرە 1970 ئەمانەشەر لە هەشدا لێرە مباقی تڕۆکرەوە بەڵێ ئەمانەش هەر ئەوەیە کاگە ئەمە کەمشی ئەرمەنە ئەمە ئەزانی چی ئەمە زۆر بایەخێکی هەیە بڕوا بکە ئەوانەیە وەکو عەلی دەدە و ئەمانە ژینگ بنەوە بڵێم من هینی کەمپی ئەرمەنەکانم لێە بڕوا ناکەن بەڵام ئەمەش لە ئەرشیفی ئەو پیاوە هاتو وەختی خۆی گیراوە کەپی ئەرمەن لای بەردەمی مزگەوتی عەلی کەمال ئەوە کارێزی هین بوو پیانەوە هەر من بە مناڵی شەریان و کەمپی ئەرمەن ئەنجا ئەوە لەوێ مەعسکەرەکەیانە ئیتر ئەو ئاوە ئێمە ئەچوین لێی دانیشی ئەمە شەر ئەوە بەڵە هەردووکی ئەوە ئەنجا ئاشیشی لێبوو ئاشی ئاوی لێبوو ئەو ئەوە بە ئاشی ئاوەکانی گەڕە باش بڵێ کاگەکرم وێنەیەک هەیە زۆر زۆر جوانە حەزەکەم باسیکی وێنێشمان بۆ بکەی ئەمە کێ ئەمە دوورجێشە ئەمە ئیسحاق میر هەبوو دەمڕاستی هەموو جوولەکان بوو مەحامی بۆ وەختی خۆی لە دەورەی خۆیان یەکەم لە عێراق دەرچوو ئەنجا ئەم کە لە ساڵی 49 کە دوکانەکان تەوا بوو هات باوکوان دوکانێکیان نەچووە مەحامی باوکوان بوو ئەنجا ئەم کوڕی ئەها لەگەڵا سوعادی ناو بوو لەگەڵ کوڕێکەکەی لەگەڵ بوو ئەو جلی کوردی لەبەرەک و مشتێک و شەرواڵ و ستارخانەیە بیرمە ستارخانەکەی یا بە هینەکە سەر شەرواڵەکەیە مشتێکی لەسەر کرد ئەها مەحەلی ئەمە جامتاکەی ئەمانە ئەنجا من بۆ ئەرشیفی جوولەکان چوون بۆ مەکتەبی ئەیوبی جاران ماڵیان ئەوە بێ کە من هاوکاریان زۆر کردم و ئەم جارش تایەتی لەو کتێبی شاری سلێمانی تایەتی ناوی ئەو هینانەوە ئێستاش لامە ئەرشیفێکی دەوڵەمەنە کە چ ئەو تەلەبانە کێن و ناوەکانی هی ئەوێش جابۆکوی ئەمەکە ئەڵێ باوکی چێ ڕقەمی خانەکەیان باوکی ئیشی چێ دایکی ئیشی چێ ئەوە هین بووە ئیتر من ئەوەم لەوێ کە ئەوە سێرم کرد یەکسەر بڕوا بکرد ناسیمەوە ئاوە خۆ سوعادە ئەوە ئیتر بۆ لێرە من باسێکم ئیسحاق میر وەختێک کە شێخ مەحموود حەفید ئەمری خوای کرد بەرخەی لیا بۆ کوردەکان تەعزیەنامە لە هینی تەل ئەبیبەوە لە ئیزاعی ئیسرائیلەوە ناردی بەڵێ ئەمە هاوڕێی لە من گەورتر بوو ئەمە هاوڕێی دیێرینی من بوو حەمە باخەوان ئەمە خەڵکی پێنجم و مەسوولی جەمعیەتی فەلاحینی جوتیاران بوو ئەمە ئەندامێکی هیچ بشوێ بوو لەگەڵ کابراایکی شاعیر و قسە خۆش و ئەمانش بوو ئەمە دایمی ئەها لەگەڵ ئێمە قسەمانە کرد قسەی خۆش و ئەمانە ئیتر لە پڕێکە گرتیان ماوەیەکی زۆر لە سزنامە 12 ساڵ شتێکی وا قوربان زیاتر 8 ساڵ زیاتر 8 ساڵ بڵێ کە بەریش بوو یەکسەر هات بۆ لای من باشە کاکەکە ئەم وێنەیەکی زۆر ناوازێ ئەمە چییە؟ ئەمە بەم کتێبی شاری سلێمانی ئەم جارە دەرەچیە جوڵانەوەی شێخ مەحموود بەشی یەکەم بەشی دووەم ئیتر کەس نییە بتوانێت لەسەر شێخ مەحموود بنووسێ هەم حرەکەکە خۆی بۆ خۆی لە خۆیان کتێبێکە هەم حرەکەکە هەم بە ڕەسم هەم بە شێرەوە ئەو ڕسمە وەختی خۆی کە شێخ مەحموود هاتەوە هێنایانەوە من حەزەکەم لێرە بۆ بینەریش واش نبووە لە کتێبی شەباسمە کرد لێرە حەزەکەم
ئەمە پەیوەندی هەیە بەم شارەوە مەلیک محمود شاری چێ محموود شاری شێ محموود شاری کاگەحمەی شێخ شاری عەودەسیس شاری ئەم پیا کەڵە پیاوانەی کە لێراجێ نابێتەوە باسی بکەین ئەوە ماڵی عوسمانی حەمەنار من دایمی ئەچوون بۆ لای ئەرشیفێکی زۆرم لێ کە ئەمری خواشی کرد من چلەم بۆ گر هەمووی لامە ئەنجا ئەمە چوین بۆ ماڵەکەیان کوڕەکەی پوات تەمەنی درێژ بێن نۆژەنی کردوێتەوە چوین بۆچی چووکە لەو کتێبا هینێکی هەیە وەختی خۆی کە شێ مەحموودیان هێناوە جەنازەکەی لەبەر هیندیان نابوو جەنازە نەبوو نەمردبوو تۆ عەلاکۆ ئێستا پێ دەڵێن لە جادەی مەولەویە ئەو عانە پیانەوە جادەی تازە جادەی تازە مەولەوی دوای سەورەی تەموز ناونراتە هەر جادەی تازیان بکۆچم یەکجەمدادا جادە تازە کراوە لە 1930 تا ئەگینا ئەوە دەبۆکە گردێکی هین بۆ هی قشڵەی زمانی عوسمانی بۆ بە سلێمانی تا ئێستا 230 ساڵی تەواوە کەەوە بنیان نراوە ئەجا ئەوە ئەو ئینە ڕسمە باسی کفنەکەمان کرد کفنەکە کە وەختی شێ مەحموودیان هێنا پێشەوەی بیبن بۆ مزگەوتی گەور نیان برد لەبەری سرا سەران داخل عمەر عەلی متەسەری بەس عمەر عەلی لێرە نەبوو بەس لە بەغاژ بیسووتی نەوێرە بڕوا بکە نەوێرا بێتەوە لەو کاتەوە کاکە حرەکە بەخەوە دوو زۆر ئیتر شێخ لەتیفیش حەبس بوو ئیتر دایان خست دەرگاکە بەس چون بۆ سجنی سەرەوە لەوێ محەممەد حەسەن تایلێ پیاوێکی زۆر باش و محاسیبەکەشی نامی قڕشی مەلامە خزم بوو عەبدولغەنی مەڵکەنی ئەو تەماڵێن ئەوش هەر محاسیبی ئەوێ بوو ئاتوە دەریوتی بێ باوکم وەڵڵا ئەگەر شتێ بێەوە حکوومەت ئەتوانێ بەریە باش شتێ ڕوونا ویستیان ئیتر تاخۆڕ کاکە نەسیحەتی کردن و گەڕانەوە لەبەری سەرا لە دیواری بینی نادی ئەسکەری و نادی سەرحەوشی سەرادیانە ئەوان داخز بوو دایان نابوو ئەوان لە ترسا تاقییان کرد خۆ جەماوەر هیچی نەکردیە بڵێ هجووم بکە تاقییان کرد سوتفە فیشێکی بەرهینەکەی کەوت چووکە لەسەر قەراغی هینەکە دانا بۆ دیوارەکە بەرز بوو فیشێکی بەر پراسی کەوت بوو ئەنجا خوێن ئەنجا فیتقی کردبوو ئێستا پێ دەڵێن کاکە ئەمە زۆر گرنگە ئەمە شتێکی مێژوویە ئەمە سڕێکە من ئێمن هەڵم هێنا من و عوسمانی باشە کاتە جەناب ئەمە لە بەرگی سێما باست کردووە بە تەفسیلی باسی باشەکاتە ئەوە بە بمێنێتەوە ئەمە ئەجینا شێ مەحموود ئێستا ئێڵێم شێ مەحموود تا ئەو وەختە ئەوەی کە لەگەڵیا بوو کە سوکاری آخر لە خەستەخانی حەیدەریە لە ساڵحیە ئەلاسا بەیانی خۆی پێچێتەوە بڕاتەوە عیلاجی تاوا کردووە ئیتر کچێک من لە سوتەری شاریشان نووسیمە ئەڵێ ئای من وەختی خۆی ئەم هەموو شەڕەم کردۆ لەگەڵ ئینگلیزە کەسی سوستەرێکی نیزی دەرپی پێداکۆ مشتی خەملی آخر شێ مەحموود خۆی قسە خۆش بوو تێگەشتی تومەز ئەمە کە ئەو ژنە بووە کە یەکێک نایە پیاوی شێ مەحموود لەژێر میێزەکەی لەژێ کورسەکەیە پاڵکەوتووە ناوی محەممەد بووە ناوکەشی پەخشانی شێخ جەلال ئەیزانی ئێستا بابەتار نەخۆشە ناوی باوکیشیان ئەزانی بەس پیان وتم ماڵی شێخ لەفتیوە دراوسێمانە بۆیان هین کردوتیان محەمەی نام بۆ لەژێر هینەکە وتی ئاگای لێ بۆ کە ئەو ستەر بە دزێوە هاتووە شنەخەیشی دیاوە ئیتر بێهۆش کەوتووە ئەوە نەبوون بنزە بێ عەلاسا بۆ بەیانی بێتە دەرەوە ئەوە بۆ هێنانە ئەنجا ئەو فیشەکەی بەرکەوت و خوێن هین بوو کە بردیان بۆ مزگەوتی گەورە عوسمانی حەمەنار شتی کوونەکەی حاجی مەلاشەری چولۆکەی هێنا هەر پەیتا لۆکەیان نەخستە ناو پەراسویەوە ئەو وەختە مردبوو خوێن فیتقی کردبوو ئیتر ئەوە ئەو هینەیە کفنەیە کە لا عوسمانی حەمەنار پارێزراوە ئەوە ئێستا ئەم وێنەیە هینە 1970 لە بەغا گیراوە ئەوە ئیشی دکتۆر کەمال مەسەر بوو برادری ڕەفیقی دێرینم ئێستا ژەوتە نەخۆشە لە ماوە لە هەولێر هیوای تەمەند درێژی بۆ خوازم چکە دەستێکی باڵای هەبوو لە نووسین و وڵاوکردنەوەی کوردی و مێژوی کوردیا بە هەر حاڵ ئەوە ئازاد دەلوەیە لە ئیزاعی بەشی کوردیەکە هین بوو لە ماڵی براکەم ئەم ڕێکی خست کە ئەمە بێم هینم کە مقابلم کە ئەم کتێبە چۆن ئەم کتێبانە چۆن لە بەچاپ گەێنراوەمانە منی مقابلی کردوم بە تاهین لە بەشی کوردیەکە بڵاوی کردێتەوە بە شریتی ئیسلامە بە شریتی دامنکەیم لایە وێنەیەکی زۆر جوانی سلێمانیە زۆربەی زۆری بەردەکی سەرایە بەس ئەمە بەدەکی سەرانیە فلکەی بەر ئەسحابەس بەڵێ بەس ئەویش پیانەوە چەترەکە هەش شوێنێ چەترەکەی لای ماڵی میرزا سەریف چەترەکەی لای
بیناکەی تۆفی قەزاکە کەسپەری لێبوو چەترەکەی کانێسکان چەترەکەی بەدەیسرە ئەم قەرەباڵخێ چیە کارەکەن ئەوە زۆر گرنگە ئەوە یا بە بۆنەی 2 ساڵ بەسەر یا 11 ئازارە ئەوە من ئێمە هەچی گروپ و حیزب و ئەمانە هەیە لە شەقامیە بە شعارەوە پشتەکەی نووسراوە ئەوە ئێمە لە قیادەی مرکزیا بووین ینی باڵێ بۆ لە حیبی شوێی لە 16 عەزیز حاج و جەمال حەیدەری و ئەمانە جیابوونەوە ئێمە شەر ئەوانەی کە خۆیان بە شۆڕژگەرە زانی و ئەمانە ئیتر ئەوە لەوێ ئێمە ئەو ڕێزەی دواوین جەماعەتی بڵێ ئەوە گەڕێکی شۆڕشە ئێستا سێری ئێستا بکە و ئەو سابکە ئەنجامە لە چی ژۆریان گرتووە ڕسمیندایە هی باخی میلی کە ئێستا کاسۆمۆری تایە بەداخەوە باخی ملیان پێوە فەرشێ بوو بۆ خۆی بە ڕسمم لایە وەختی خۆی هەمووی دار و درەخت بوو زمانی کۆن لە 50 کە ڕەمەزان ئەوە بە ڕەمەزان و جەژن دەوێت تۆپانێت تەقان جا ئەو تۆپەش ساڵی ئینگلیزەکانی شۆ هەر لەویاون تۆپی ئەو وەختەشم لە هینگلیزەکان ئەوە فەرجبەیە هەبوو وەختی خۆی دیمە لەبەر مەیانی بەربەلەدێکە لای حاجینەی شەربەت من چوم شەربەت کۆمە تەماشاکەم پیاەکی ئەوە کورتە باڵت لە دەوری کۆبوونەتەوەمانە ئیتر لە دوایە ئەمە لە پێنجینەوە گیراوە ئیتر من ئەوەم دەستکەوت ساڵی 1940 کاکەکرم بەداخەوە هەموو جارێک کادەمان بڕێ ئێمە کاتمان نەما بوار زۆرن بۆ ئەوەی کا تۆ وێنەکانی تری ئەوەی کەماوە پەیتا لە هەموو با بڵێن پرۆژەکانی جەناب تا ئەمە ژوێنەیەکی ترە حەزەکەم وێنێش ئەوە وێنەی هەچی سوڵتانی لە دروستبوونی دەوڵەتی عوسمانیە هەموو سوڵتانەکان ئەوانە اینجا چۆنم پیا کردووە ئەوەش فیلمێکی قسەی ژوێنەیەکی تەمەنی ئێستاتانە بڵێ من و دایکی هاوڕێ گەلاوێشخانە بەڵێ ئەوە لە داوا لە سەرچنار چوی نان مەخۆری لێ گرتمە ئافرێتتان بێ ئەوە ناخۆتان پارەکەتانە هەردوومان ئیشاڵا تەندروستیتان باشە بێ و زیاتر و زیاتر بەیەکەوە بن ئێمە پێمان خۆشە ئەم وێنەیە بکەین بە دواوێنە بۆ بەرنامەکە هیچ قسێکرد لەسەر ئەمە هەیە بەڵێ هەمە باش وەختی خۆی ئەم هینە ئەم سەرایە دوای ڕەپەڕی ویستیان بیکەن بە بازاری زرەنگەر نایەێمە زمانی چی پارێزگاری بۆ باشە پێویست ناکە خەڵق ئەیزانێ ئێمە چیماکە نەمان هێشت نەمان هێر بە حەقی خەڵقیش بین هەر من نەبووم مەتەنە بەس من بزوێنەری هەمووی بووم تێگەشی ناڕزای خۆمان بە ئیمزا ئەملاولا عەبدوڕەقیبی سویش بەڵام من دەوری سەرەکی هە من هەرەی بینم وتمان ئەگەر هین بۆ فلیمێک مسلسلی ئیشی کرد ڕایەتە بەیزا شوێنێکی کەلەپوری و کەلتوری مێژوویە لە قاهیرا کە ئەچمدا ئەنیشن جەمیرڕاتبوو ئەمانە هینێت شوڵێت بێڕوخێنێ لە بەردەنیا سێ چوار بن لە پازەمە بە بیزێ بێ بە سێ بێ بەچ بێ بە پەنجا ئێمەش بتوان ئەنی شتەکەی نەگەر بێ با بێن لە سەرمانە ئیتر نەیانتوانی زۆر سوپاست دەکەین سوپاس کە دەرگای ماڵەکەت بۆ کردینەوانێ پێشەوەشی من بەرنامەکە بەجێ بێڵم لە بەرەوی جەنابیش زۆر گرنگی بە وێنە ئەدەی لە هەموو کەسێ زیاتر بە یەکەوە من و جەنابیشی وێنەیەکە گرین بۆ ئەوەی ئەم وێنێش بچێتە سەر خەرمانی ئەو وێنانە و بیکەین بە وێنەکانی دوێنێ لە منیش هیوادارم ئەم بەرنامەیە برەی پێبەریە و هەر سەرکەوتوو بێ و یەکێ لەوانەی کە هاوکاری هاودی ئای بۆ کە خەڵکی بەپایەکە ئەوە منم لێ ئێستاوە تێگەشتی و ئەمانە دەستی ئەمانش ئەگوش بن خۆش بێکەوە هاوکارتن بە کامێرا و بە کە هاوکارە دەکەن بۆ تەواوکردنی ئەم بەرنامەیە بینەرانی بەڕێز و خۆشەویستا بەرنامەیەکی کە و کەسایەتێکی شار خواتان